لێرە لە ڕۆژهەڵاتی نێوەڕاست هەڵبژاردن بابەتێکی ئاڵۆزە ئەکرێ ناکرێ ئازادە و ئازادیش نییە وەڵ حاصل بەزمی زۆرە لە کۆی 20 وڵاتی گرنگی ڕۆژهەڵاتی نێوەڕاست لە باکووری ئەفریقا بە تورکیاشەوە تەنها یەکێکیان دیموکراسیەکی بەهێزیتیان 15 وڵاتن کە هیچ بینێکی باشیان لەگەڵ دیموکراسی و هەڵبژاردنان نییە. لە پێنوێنێکی خانەی ئازادیدا بۆ ساڵی 2022 وڵات هەیە لە کۆی 100 دەرەجە بە زۆر یەکی هێناوە. ڕەنگە بپرسی ئەگەر حاڵی نمرەی ئازادی ئاوا جوان بێ هەڵبژاردن بۆ چییە؟ بەگشتی کەمبوونی ڕێژەی بەشداری خەڵک لە هەڵبژاردنەکان واتای ئەوەیە کە خەڵکێکی زۆر ئەو پرسیارەی توێ هەیە. هەڵبەت سەرەڕای ئەوەش هەڵبژاردن هەر ڕووداوێکی کاریگەرە. ڕاستە نەیتوانیەوە گۆڕانکاریەکی خێرا دروست بکات بەڵام لە ڕێگای بۆ گۆڕانکاریەکی درێژخایانتر کردوتەوە. بۆ نمونە لە ئێران درزی نێوان ڕێفۆرمیست و محافزەکارەکان، لە عێراق ناکۆکی نێوان نوخبەی دەسەڵاتدار هەر بەهۆی هەڵبژاردنەوە زیاتر بووە. لە کوردستانیش هەر بەهۆی هەڵبژاردنەوە بوو کە ئۆپۆزیسیۆن و لیستی ڕکابەر دەرکەوتون بە جۆرێکە لە 7 حیزب و لیستەوە لە ساڵی 1992 هەتاوەکو 38 لیست لە ساڵی 2010 زیادی کردووە. لە ماوەی کورتخایانیشە چەند هەڵبژاردنێکن کە ئەتوانن کاریگەری لەسەر ڕووداوەکانی ئەم ناوچەیەدا بنێن. یەکیان ئەوەی کۆتایەکانی ساڵی ڕابردووی ئیسرائیلە گەڕانەوەی نەتانیاهو ئەتوانێت کاریگەریەک لەسەر هاوسنگەکانی هێز لەم ناوچەیەدا بنێت. هەڵبژاردنەکەی مانگی چواری تورکیا جا چی بەمانەوەی ئەردۆغان یاخود بە ڕۆشتنی کۆتایی بێت دیسان خاڵێکی وەرچەرخانە. حکوومەتی عێراق بەڵێنی داوە هەڵبژاردننی ئەنجمەنی پارێزگاکان و پەرلەمان بکات. دیار نییە کەیکا بەڵام هەر کاتێک کردی بێگومان دۆخی وڵاتە گۆڕێت. ئێرانیش مانگی 2024 بۆ هەڵبژاردن داناوە. ئەمەش دوای خۆپشاندانەکانی ساڵی ڕابردوو بێگومان ڕووداوێکی ئاسایی نابێت. هەڵبژاردن چاوەڕوانکراوەکەی کوردستانیش گرنگە چونکە ئەتوانێت کاریگەری لەسەر دۆخی نێوخۆی زۆرێک لە حیزبە سیاسیەکان، چارەنووسی ئۆپۆزیسیۆن، پەیوەندی یەکێتی و پارتی و هەروەها پەیوەندی دەرەکیەکانی هەولێریش دابنێت. بینەرانی خۆشەویست ئەم کاتتان باش حەڵقەیەکی دیکەی بەرنامەی چوارپۆلیە ئەم جارەیان لەگەڵ بەڕێز سەرکەوت زەکی ئەندامی مەکتەبی سیاسی یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆەکەین پێکەوە. کاک سەرکەوت بەخێربی. بابەتەکەمان بابەتی هەڵبژاردنە. پێم وایە لە دوای سەردانەکەی ماکۆر کە هات بۆ کوردستان تۆزێک مناقەشات لەسەر هەڵبژاردن زیاتر گەرمی کردووە. لایەنەکان خەریکە گفتوگویەکی زیاترەکەن لەسەر مۆزوعی هەڵبژاردن و ئەمڕۆژ پێما بە هەردوو فراکسیۆنی یەکێتی و پارتیش ڕوونکردنەوەیان داوە لەسەر هەڵبژاردن. پێت وایە هەڵبژاردن بێتەوە دەرچەیەک بۆ گفتوگۆکردن لەسەر ناکۆکیەکانی نێوان یەکێتی و پارتیش؟ یەکەم گرێکیوەری هەڵبژاردن نەکرێتەوە و دوای هەڵبژاردنیشە بێتە دەرچەیەک بووی کە ئەو کێشانش کە هەیە لە بینی یەکێتی و پارتیا تۆزێک زیاتر مناقەشەی بکرێت. سپاس شەوی بینەرانی ڕوودا و باش. لە ڕاستیە کەمادەم قسە لەسەر هەڵبژاردنە پێویستە تۆزێک دوورتر سەیری مەسەلەکە بکەین چکە دوجار هەڵبژاردن بە تەنها وەسیلەیەکە بۆ ئەوەی بگەینە شتێکی کۆتاییتر شتێکی جوانتر و خۆمانی تیان ڕێک بخەینەوە بۆ ئەوی بتوانین لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ڕێگەی سندوقەکانی دەنگدان و حکومڕانیەکی باشتر پێشکەش بکەینەوە زیاتر بتوانین خزمەتی خەڵکی وڵاتەکەی خۆمان بکەین. لەمادەم قسە لەسەر هەڵبژاردنە پێویستە دوو مەسەلە بۆ ڕوژێنین. مەسەلەی یەکەمیان یان دووراییە نیشتیمانیەکەی هەڵبژاردنە. مەسەلەی هەڵبژاردن مەسەلەیەک نییە بە تەنها پەیوەست بێت بە یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان. مەسەلەی هەموو هێز و لایەنە سیاسیەکانە کە لە کوردستان هەن. مەسەلەی ئەو لیستانەیە کە ئێستا هەن و ئەو لیستانەی کە لە داهاتووش دروستە بن. بۆیە بۆدێکی نیشتیمانی گەورەی هەیە پێش هەر شتێک ئەبێ سازانی لەسەر بکەین. پێش هەر شتێک پێویستە لە گفتوگۆکانی ناو پەرلەمان فراکسیۆنەکان پێویستە هێزە سیاسیەکان گفتوگۆکەیان بەو ئاراستەیە بێت کە سازان لەسەر ئەم مەسەلەیە بکەن چکە وەگارزمکردن بۆدێکی نیشتیمانی هەیە. مەسەلەی دووەمیان مەسەلە هونەریەکەی هەڵبژاردنە. مەسەلە هونەریەکەی هەڵبژاردن ئەمیش خۆی لە دوو لایەن نابینێتەوە. لایەنی یەکەمیان جگە لەوەی کە پێشتر باسی سازانمان کرد ئەوەیە کە پێویستە ژینگەیەکی سیاسی لەبار و گونجاو هەبێت بۆ هەڵبژاردن. لە ڕاستیان لە ئێستای کوردستان لە ئێستای هەرێمی کوردستانە ئەو ژینگەیە وجودی نییە. هەنگاوەکانی سەرەتا بەرەو ئەوانین کە ئەو ژینگەیە جارێکی تر دروست بێتەوە. ژینگەکە بە تەنها لەوە سەرچاوە ناگرێت کە پەیوەندیەکانی نێوان ئێمە و پارتی دیموکراتی کوردستان چۆنە. لەوە سەرچاوە ناگرێت کە گلەیەکانی ئێمە وەگەیکێتی نیشتیمانی کوردستان لە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان چۆنە.
مەسەلەکە لەوە فراوانترەوە ئەبێ دوورتر سەیری بکەین ئەگەر دەرفەتە بێت لە دوایتر ئەچمەوە سەری مەسلەی دووەمی ئەو بابەتە پەیوەندی بە چوارچێوە یاساییەکەی هەڵبژاردنەوە هەیە چوارچێوە یاسایەکەی هەڵبژاردن مەسلەیەکی زۆر گرنگە جەنابەت باسی کرد کە ئەمڕۆ هەردوو فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان لێدوانیان داوە لە ڕاستە ئەمڕۆ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی پەرلەمانی کوردستان کۆبوونەتەوە و گفتوگۆیان لەسەر یاسای هەڵبژاردن کردووە ئەمە هەنگاوێکە بە ئاراستەی ئەوەی کە ئێمە پلانی ئێمە ئەوەیە لە دوای دەستپێشخەریەکەی لە دوای بەیاننامەکەی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە لە ماوەیەکی نزیکی داهاتووە دانیشتنی یان پێکەوە گفتوگۆکانی نێوان یەکێتی نیشتیمانی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەست پێ بکاتەوە بەڵێ لەم نزیکانە دانیشتەکان دەست پێکاتەوە گفتوگۆکان دەست پێکات ڕەنگە لە هەفتەی داهاتوو بێت ڕەنگە لە هەفتەی داهاتوو بێت من لە ڕاستیا و تەبێژ نیم وە ڕێپێدراویش نیم کە کاتی گفتوگۆکان دیاریکەن بەڵام چوارچێوەی حیوارەکە لە چوارچێوەی حیوارەکە ڕەنگە لە ماوەیەکی نزیک بڕیار بوو کە کۆتاییەکانی ئەم هەفتەیە بێت بەڵام پێم وایە بێت کۆتاییەکانی ئەم هەفتەیە ناگونجێت بۆیە ڕەنگە لە سەرەتای هەفتەی داهاتوو گفتوگۆکان دەست پێ بکاتەوە و هەر دانیشتن و گفتوگۆکان دەرچەیەکە سەرەتایەکە بۆ ئەوەی کە بتوانیم چینە قۆناغێکی نوێ لە هێورکردنەوەی ئەو ژینگە سیاسی کە پێشتر ئەزمکردن کە ژینگەیەکی ئەکرێت بڵێم تا ڕادەیەک ناجۆر بووە بەڵام منەمێ ڕاشکاوانە پێتان بڵێم کە بەتەنها گفتوگۆکان پەیوەست نییە بە مەسلەی هەڵبژاردن ینی بەتەنها لە گفتوگۆکانی نێوان ئێمە و پارتی دیموکراتی کوردستانە بەتەنها مەسلەی هەڵبژاردن نییە کۆمەڵێک مەسلەی تر هەیە هەڵواسراوە لە نێوان ئێمە و ئەوان گلەیەکانمان لە سەرۆکی حکوومەت ئەو غەدرانەی کە لە پارێزگای سلێمانیە کرێ لە ڕووی ئیداریەوە مەسلەی هەڵبژاردن و مەسائلی ئەمنیش دیسانەوە ڕەنگە ببێتە جێی گفتوگۆ و باس لە دانیشتەکان بڕوام وانییە بە دانیشتێک بگەینە نەتیجە بەڵام هەرچۆن بێت دوجار دەرگای گفتوگۆ و دەرگای حیوار لای ئێمە کراوەیە و بە پێی بەیانەکانی پارتی دیموکراتی کوردستانیش ئەوانیش دیسانەوە دەرگای گفتوگۆیان کراوەیە بۆیە سەرەتایەکی باشە بۆی پێکەوە ئارامیەک بگەڕێنینەوە بۆ ژینگەی سیاسی هەرێمی کوردستان. دەستخۆش هاوکاران مەگەر یارمەتیم بدەم پێم ما بێت خەلەلێک هەیە لەم ئەمەی لە گوێی منە دەنگەکە زۆر ئاڵۆزە ئەگەر تۆزێک چارەسەری ئەوە بکەن کاکەمەڵ هەفتەی داهاتووەڵە داریش نازانم دەفتەرەکەی تۆ چیتە ئەم دەفتەرە لەگەڵ کاگعادانە ئێمە پلانێکمان داناوە بۆی کەش بکەین زانین چیت لایە وڵا کۆمەڵێ زانیاری تایە سەرنجشتی خۆمی تایە هەندێک داتاشتیشم کۆ کردوێتەوە جارە قسە لەسەر ڕەنگەکەی ناکەین ناوە ڕەنگەکەی هینە پڵانسە من پێم وایە کاک زریان ئەوەی هەڵبژاردن یەکێکە لە بنەما سەرکیەکانی پرۆسی دیموکراسی لە هەر وڵات و لە هەر شوێنێکا بێ بەڵام بەداخەوە ئێمە لە ڕابردووە لەو بەرواری کە کاتە تقریبان 12/5/1992 تا ئێستا 1992 تا ئێستا ئێمە ڕابردوویەکی جوانمان نییە لە هەڵبژاردنەکانە هەم هەرێم هەم عێراقیش هەمیشە لە هەڵبژاردنەکانە کاری ساختەکاری و دەستێوەردان و ئەوانە زۆر بووە و من بۆ خۆم پێم وایە چەند هۆکارێک هەیە بۆ ئەمە بەڵام پێشی باز لە هۆکارەکان بکەم باز لەواکەم ئەگەر یەکێ لەو شتانەی کە هاوڵاتیان تووشی ناومێدیەکە بەرەگۆشەی ناومێدیە بات ڕەنگە بەشێکی کەمی پرسی ئابووری و پرسی نەعەدالەتیوانە بێ بەڵام ئەوەی کە زۆرتر کاریگەری لەسەر ناومێدبوونی هاوڵاتیانە ئەوەیە کە تۆ بڕوات بەوە بێ کە هەڵبژاردن هیچت بۆ ناگۆڕێت طبعا لە هەموو حاڵەتەکانە من لەگەڵ ئەوام کە هەڵبژاردن بکرێت لە نەکردنی باشترە ئەمیشم لەگەڵ ئەوام بەڵام ئەگەر هەڵبژاردن نەتوانێت گۆڕانکاری دروست کات وەکو ئێمە بکەوینە ناو ئەو جوغرافیاوە کاوترێت هەموو کەسە زانێت کە کەس نازانێت کەی هەڵبژارد نەکرێ بەڵام هەموو کەس زانێت کە چی باتەوە و ئەگەر هەڵبژاردن بە حەج بارێکا بێت هەر نەتیجەیەکێ بێت گروپێکە بێت ئامادە نەبێت دەسەڵات تەسلیم بکات ینی هەڵبژاردن بۆ چیە کرێ ینی فەلسەفەی هەڵبژاردنەکە دەژێت پرسیارەوە ئێمە ئیسا لە بەردەمی ئەو پرسیارە گەورەیین
کە ئایا هەڵبژاردن نەتیجەی هەڵبژاردن وەکو خۆی قوبوڵەکرێت تەبەن ئێمە غەڵەتێکی گەورەمان هەیە لە ساڵی 1992 کە ئەو کاتە 1,112,000 کەس بەشداری هەڵبژاردنیان کردووە پارتی دموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان یەکی زیاتر لە 400,000 دەنگیان هێناوە 423 بە 435,000 دەنگیان هێناوە یعنی ڕێسەری ئەو ڕێژەیەکە کە دەنگ بۆ پارتی و یەکێتی چووە بەڵام لە هەڵبژاردننی ئاخیرا کە مافی دەنگدان 3,400,000 کەس بووە بە هەردووشیان ناگاتەوە ئەو ڕێژەیە کە لێکەم هەڵبژاردنە دەنگیان هێناوە تەمەن ئەمە پرسیارێک ئاخا پارتی و یەکێتی لەخوانی کەن بۆ خەڵک وە تەکیەوە لە هەڵبژاردن بۆ متمانەی بە هەڵبژاردن نەما کە من پێم وابێ بەشێک لەوە ئەوەیە کە هەڵبژاردننی ئەمە مفاجعاتی گۆڕانکاری دەسەڵاتی تیانە یعنی ئەوە ماخسۆتەوە لاوە یەکێ لە ئەسبابەکانی شوەیە هەتا هێزی چەکدار هەبێت هێزی چەکداری حیزبی هەبێت کە لە دەرەوەی حکوومەت بێت پێم وانی هەڵبژاردن بتوانێت دەسەڵات لە حیزبێک بچێت و یا دەست حیزبێکی تر هەڵبژاردن شتێکی شکڵیە شکلێکە بۆ ڕازیکردنی دەور و پشتە چکە بڕیار نییە لەم وڵاتی ئێمە ئێستا ئەو قەنەعەتە دروست بۆ لای خەڵک بڕیار نییە کەم دەسەڵاتە لە فلانە برێ بە فلان تەنان بڕیانی لە عیلێک و بیرێ بە عیلێکی تریش اینجا ئیتر ئەمە چ ئومێدیەک لای هاوڵاتیان دروست دەکات چ ئەوەی دردونیەک دروست دەکات و نسبەتی ئەو ڕێژەی کە جناوت باسی کرد کە بەشداری هەڵبژاردن کەم بۆتەوە ئەوە یەکێک لە ئەسبابەکانی چکە هاوڵاتیان پیان وایە بۆ بچن دەنگ بن چییە گۆڕێ لە هەڵبژاردنە کە نەتوانن گۆڕانکاریەکی دروستکەن بەڵێ وڵا جا من پێم وایە مۆزوعی هەڵبژاردن هەڵبژاردن حەلیگەین ینی ئستحقاقێکە دەبێ ماوەی دیاریکراوی خۆی بکرێت ینی مۆزوعی ئەوەی هەڵبژاردن بێتە شتێکی ئیرادی بیکەین نەیکەین ضرور نییە ئەهمێتەکەی چی ئەهمێتەکەی چی نیەوانە ئەمە مۆزوعێکە لە ینی ئەگەر قرارە قسە لەسەر پرۆسەیەکی هێمنانە و ئاشتیانە و کۆمەلگایەکی کراوە و دیموکراسی و مؤسساتوانە بکەن حتمما شتێکی پێوتری هەڵبژاردن ئەبێ لە کاتی خۆیان بکرێت کاتەکەیشی مەگەر اللهمە حاڵەتێکی سروشتی وابێت کاتەکەی بتوانانی چەند ڕۆژێک یەک دو هەفتەیەک دوای خی نەک ئەوەی کە بە ئارەزوی خۆی پەرلەمانی کوردستان کە پێم وابێ یەکەم پەرلەمانە لە هەموو عالەما بە ئارەزوی خۆی خولەکانی خۆی ماوەکەی خۆی درێژەکاتەوە بەڵام بە دیوەکەی ترجا ئەو پرسیارانەیش کە کاکەمالیش ئیساری کرد مۆزوعی ئەوەی کە چی ئەگۆڕێ لە ژیانی ئێمە هەڵبژاردن ئەمە پرسیارێکی دقیقە بۆیش خەڵکێکی زۆر بایکۆتی کردووە لەبەرەوەی متمانیان بە پرۆسەکە نەبووە متمانیان بۆ نەبوو کە هەڵبژاردنە ڕۆڵێکی هەبێت لە باشترکردنی ژیانیان گۆڕانکاریەک لە سیستەمی حکومڕانی لە کوردستانە و طبعا لە هەمان کاتها دروستبوونی هێزی تر و لیستی تر و ئەمانە و قسەکردنیش لەسەر خودی یاساکە ئەمانە هەموو مۆزوعی گرنگن ئەوەی کە بەلای منەوە زۆر گرنگە لە مۆزوعی هەڵبژاردنە مۆزوعی ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە کە قرار بکرێت لە کوردستانە چ ڕۆڵێک هەبێت لەوەی ئەو چەق بەستویەی ئەو جمودە سیاسی کە لە کوردستانە هەیە و بە تایبەتیش ئەو تەنگەژە گەورەی لە نێوانی یەکێتی و پارتیا هەیە کە هەموو جارێک ئەمانینە سەر وەکو حەیە و دەرەجەکە ئەمانینە سەر خاڵی سفر لە دوای کۆمەڵێک ڕێککەوتن و ئەمانە جارێکی تری ئێمە سەر لە نوێ دەسەکەینەوە بە کۆمەڵێک هەردوو لە طبعا دەسەکەنەوە بە کۆمەڵی ڕەخنەگرتن وەکەوەی کە تا ئێستا هیچ نەبوو بێت لە نێوانیاندا ئەم هەڵبژاردنە چی ئەکات بۆ ئەوی گۆڕانکاری بکات من پێم وایە بە کورتەکەی قسە لەسەر هەندێک خاڵی گرنگ بکەم لەم مۆزوعە بەگوێرەی یاساکە کە ینی سیستەمەکە لە کوردستانە کە نیمچەکراوەیە نسبیە ینی حتمما ئەبێ باز نەبێت من لەگەڵ ئەوەی لەگەڵ ئەوم کە چەند بازنەیەک بێت ینی لە چوار کەمتر نەبێت ئەوە لەگەڵ ئەو سیستەم زۆر گونجەیە یەک بازنەی ئیشکالێتی زۆری هەیە بەڵام پێش ئەوەی مۆزوعی بازنەکان و ئەوانە یەکی خاڵێکی گرنگ ئەوەیە کە تەنها ئەوە نییە کە چۆن خەڵک ڕوا بۆ دەنگدان بەڵکو چۆن دەنگەکان کۆکەیتەوە چۆن دەنگەکان یەکلایەکەیتەوە مۆزوعی کۆمسیۆن گرنگترین خاڵ لەم مۆزڵێت تەنها بازنەکان مۆزڵ ئەساسەکانی بەڵکو کۆمسیۆنەکە ئەو جیهاتەی کە بڕیارەدات ینی بڕیارەدات لەسەر شەفافیت لەسەر ئێستا وەزان هەموو لایەنەکان باسی عەدالەت و شەفافیت و ئاناکەن ڕەنگە باسی هەڵبژاردنێکی بێگەر دەکەن لە کوردستانە کە بکرێت خۆشبەختانە ئەمە هەنگایەکی باشە کە زمنیان ئیشارەتێکی کەوەی هەڵبژاردننی بێگەر نەکراوە لە ڕابردوودا لە ئێستادا چۆن ئەتوانی زمانی بێگەردبوونی هەڵبژاردنەکان بکەین پێم وایە علاقەی بە کۆمسیۆن هەیە مەفروض وایە چڕ بکرێت لەوەی کە ئەم کۆمسیۆنە ئایا ئەم کۆمسیۆنە بەم تەرکیبەی ئێستاە کە جۆرێک لە محاسەسی حزبیە بۆ قۆناغێک بوو ئەو کاتە قۆناغێک بوو کە گۆڕانیشی تیا بوو لایەنەکان و تریتیا بوو بۆ ئێستا لایەنی تر هاتوتە پێشەوە لایەنی تر لاواز بووە ئەم کۆمسیۆنە ئەتوانی ئیدارەی عملیەکی هەڵبژاردن بکات کە من پێم وایە
ئەم هەڵبژاردنە مەفروزە ئەو چەقبەسوێ گۆڕانکاری لەو چەقبەسوێ دروست بکات چکە ئەم دوانەیە کە لە ئێستا لە کوردستانە ئەیە بە سەد هەڵبژاردننی تریش ئەم دوانەیە کۆتایی پێنایە ئەگەر هێزێکی تری و دەرفەت نەدرێت کە جەماوەرێکی زیاتر دەنگ بدات و متمانەی بە دەنگەکەی هەبێت کە دەنگەکەی ئەژمێرێت بۆیە دەبێ بیر لەوە بکرێتەوە ئەم کۆمسیۆنە حزبیە کۆتایی پێبێنێت نەک ماوەکەی درێژ بکرێتەوە و یا هەیئەتێکی تر بۆی دانێت ئەم کۆمیتێ یان تەسلیم بە سوڵتەی قەزایی کرد کە سوڵتەیەکی گرنگە لە کوردستانە و معترفەوە نیە ئێمە سێ دەسەڵاتمان هەیە کە دەسەڵاتی قەزاییە لە کوردستانە ویا لەگەڵ کۆمسیۆنی عێراقەکە کوردیش هاوبەشە تایە و مشتەرەکە و سەرپەرشتی هەڵبژاردننی کوردستانیشی کردووە ینی لە حسەی عێراقا باوەڕێن لە ئەنجومەنی نوێنەرانی عێراقا سەرپەرشتی هەمووی پرۆسەکەی کردووە ئاساییە کە بیر لەوە بکرێتەوە هەماهەنگیەک هەبێت یاوە بەڵام کۆمسیۆنەکە بەم سیغە حزبی بمێنێ من پێم وایە ئەمە خاڵێکی نەنگی گەورە ئەبێت و ڕۆڵێکی گەورەی ئەبێت لەوەی کە ئەو چەق بە سوێ بمێنێتەوە و خەڵکیش متمانەی نەبێت بە دەنگەکەی و متمانەیەکی گەورەش بەوە نەبێت کە من کە ڕۆشتم بۆ هەڵبژاردن و دەنگدان و ئەمانە ئەم دەنگدانم کاریگەری لەسەر پرۆسی سیاسی لە کوردستان ئەبێت. خۆی نازانم یعنی حقیقت من پێم وایە مەوزوعەکە بەر لەوەی کە بابەتەکە پەیوەندی بە تەنها قزەی کۆمیسیۆنەوە هەبێت یاخۆت مەسلەی میکانیزمی جێبەجێکردنی هەڵبژاردنەوەکە هەبێت ڕەنگە بەشێکی مەسلەکە لە سەرەتا سیاسی بێت کە ئایا ئیرادە سیاسیەکە چی ئەڵێ بۆ هەڵبژاردن سیرکە تاوەکو سەردانێکی بەر لە سەردانەکەی ماکرۆن ماکۆرد زۆربەی باسەکە لەسەرەوە بوو کە ئایا هەڵبژاردن نەکرێ یا ناکرێت بەڵام ئێستا مناقەشەکە لەسەرەوەی کە هەڵبژاردن نەکرێت زۆر جار عیلاقاتی نێوان یەکێتی و پارتی دەوری هەبووە لەوەی کە هەڵبژاردن بکرێ یا نەکرێ ڕێک ئەمەش ڕۆک و بەزمی یەکگرتنی یەخستنی پێشمەرگێ کاتێک کە تۆ ئەمەد بە یاسایەک جێبەجێ نەکرد کە جێگیر بە یاساکە کە ئەبێ ئیلا هەڵبژاردن بکرێ ئەمە ڕەبتی نەبێت بە جۆری پەیوەندیەکانی نێوان یەکێتی و پارتیەوەکو دوو هێزی سیاسی من پێم وایە هەموو جارەکەمە خۆی دووبارە ئەگەر بە کورتەکەی تاوان ئەو قسانەی کاکسەرکە و دقیقە کە هەڵبژاردن بەشێکە لە پرۆسەکە بەڵام ئێمە لە بەرۆی لە دوو حەڵقەی ڕابردووە قسەیەکی زۆرمان کرد لەسەر پرۆسەی سیاسی ئەومانە ئەمڕۆ تەرکیزمان لەسەر مۆزوعی هەڵبژاردن بووە ئیلا هەمووان نەزانین کە ئەمە بەشێکە لە کۆی وێنە گەورەکە کە لە کوردستان هەیە ئەگەر ئیجازە هەبێت من شتێک بڵێم لە ڕاستیە مەسەلەکە یان کۆی ئەم پرۆسەیە ئۆباڵەکەی بخەینە ئەستۆی کۆمسیۆن ڕەنگە دقیق نەبین لەوە من پێم وایە پێشەوەی گرفتەکە لای کۆمسیۆن بێ گرفتەکە لای یاساکەیە وڵات هەیە زۆر لە وڵاتە دیموکراتیەکانیش هەن کە حیزبەکان نەریان هەیە لە کۆمیسیۆنی هەڵبژاردنەکانە بۆیە تەبیعی نییە پێم وایە زۆر تەبیعیە گرفتەکە لە شێوازی ئیدارەدانی کۆمسیۆنە لە ئێستاە ئەم دۆخەی کە ئێستا ئێمەتیاین دیوانی ئەنجومەنی وەزیران وەکو یەکێک لە فەرمانگەکانی تەعامل لەگەڵ کۆمسیۆنەکات لە ڕاستیا کۆمسیۆن ئەبێت تەواو سربەخۆ بێت ڕاستە نوێنەرەکان نوێنەری حیزبین بەڵام ئەبێت سربەخۆ بن گرفتەکە بەڕێی من لە شوێنێکی ترە گرفتەکە بەڕێی من لەوەیە کە ئێمە ئەوەی کە کەمال باسی کرد ئێمە هەڵبژاردن چی گۆڕیوە لە دۆخی ئێمە لە ساڵی 92 کە تا ئێستا هەڵبژاردنەکەین یەک یاسامانە بووە ئەم یاسایە ڕاستە 8 هەموار کراوەتەوە تا ئێستا بەڵام ڕەنگە ئەم هەمواری کە ئێستا باسی لەسەرەکەین گفتوگۆی لەسەرەکرێن گرنگترین و جدیترین بابەتی هەموارکردنەوە بێت چونکە لە دۆخێکین عێراق پێی ناوەتە لە ڕووی سیاسیەوە پێی ناوەتە قۆناغێکی تر لە دۆخێکین ئەزمموی چەند جار هەموارکردنەوەی یاسای هەڵبژاردنەکانی عێراقمان هەیە بۆیە ئێمەش پێمان ناوەتە قۆناغی تر و داواکاریەکانمان جدیترن لە مەسلەی هەڵبژاردنە ئێمە داوای ئەواکەین کە مەسلەی پاکردنەوەی تۆماری دەنگدەران کە مەسلەیەکی زۆر جدیە و مەسلەیەکە تایە لە ڕابردوو یەکێک لەو گلەیانەی کە هەیە کە بەرەو ڕووی پرۆسەی هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بۆتەوە و زمنیەن کاکەمالیش لە قسەکانی باسی کرد ئەوەیە کە دەنگدەرێک هەبوون لە دەرەوەی دەنگدەری ڕاستەقینەی هەرێمی کوردستان دەنگیان داوە لە هەڵبژاردننی هەرێمی کوردستانە مەسلەیەکی تر هەیە کە پەیوەستە بە هەموارکردنەوەی کۆی یاسای هەڵبژاردن مەسلەی فرەبازنەیی و یەکبازنەیە مەسلەی کۆتاکانە من مەبەستم دەستکاریکردنی ژمارەی کۆتاکان نییە هەڵبەت لە کۆتاییات چونکەوە بۆ ئێمە وەگەکێتیەکان دەستپێشخەریەکی جوانی سەرۆک مامجەلالەکە ژمارەی کۆتاکان ئاوای لاتووە بەڵام لە ڕاستیە مەسلەی کۆتاکانیش بابەتی گفتوگوۆیە کە ئاخۆ کۆتاکان لە هەرێمی کوردستان یەک باز نەبنیان ئەوانیش دابەش بن بەسەر چەند بازنەیەەکە بۆ نمونە بۆ تورکمان لە کفری
مافی ئەوەی نەبێت کە دەنگ بێنێت و نوێنەری هەبێت بۆ نمونە بۆ مەسیحیەکان لە کۆیە بۆ نمونە بۆ مەسیحی لە سلێمانی حەقی ئەوەی هەبێت نوێنەری هەبێت لە پەرلەمان ئەمە بەتەنها قسەی ئێمە نییە قسەی بۆ نمونە سەرۆکی دەستەی مافی مرۆڤیشە کاڵێت ئێمە پێمان خۆشە کە نوێنەری کۆتاکان نوێنەری ڕاستەخینەی خۆیان چەندێک تورکمان هەیە لە کفری مەسەلەن پێم وایە بێت سەر و 200 خێزان هەیە بەڵام ئەوە مەسلەیەکە من لە ڕووە سیاسیەکەیەوە ئەیروژێنم باقی شتەکانی تر مەسلەی تەکنیکیە مەسلەی هەڵبژاردن و مەسلەی یاسای هەڵبژاردن و ئەوانە لێرە بۆ ئێمە یەکلایی نابێتەوە لە ڕاستیە من شتێک لێ مەگەر پێتان هینبێ من پێم وابێ بەم تۆماری دەنگدانان ناتوانیت هەڵبژاردنێکی وەکوی کە ئیدعاکرێ پاک و پوختوانە بکرێت ئەو ناکرێت چکە تۆماری دەنگدان ئەگەر مەسەرەن لە ناوچەیەک لە 1990 کەس نەمردبێت ینی ئەمە هەر مردوو دەنگ باتەوە من شتێکی زۆر سێرم بیستوڵێن هەر دائیرەیەکەیە دەستگایەکەیە ئەچن ئەگەڕێن بزانن کێ مرێت بۆی ناوشتەکەی وەرگن لە ڕگای مختارەوە هەوی بۆ دروستەکەن و بۆ دەنگانە دەنگایەوە لە شوێنێکی تر ینی دەستگای هەیە تایبەت بۆ ئەوە دروست کراوە کە چۆن کاری ساختەکاری بکە نەگەوی کە دەستگایەکە بێ بۆی کاری ساختەکاری کەم کاتەوە ئەو تۆماری دەنگدەرانە عەمدەنە هیچ مناقەشەیان بە عەمدەن پا ناکرێتەوە پاشان یەک دوو شتێکە هەیە کە زۆر گرنگە کار مەسەڵەن بۆ نمونە بەپێی تەخمینی وەزارەتی پلاندانانی هەرێمی کوردستان 6 ملیۆن و 173,000 کەسە باشە بەڵام بەپێی داتای وەزارەتی پلاندانانی عێراق 5 ملیۆن و 736,000 کەسە یعنی ئەمە 400,000 فەرقە ئەم ڕقەمە لەکوێیە ئەمە کەسا دەرکەوتو ئەم ڕقەمە لە منتیقەی هەولێر و دهۆک و بادینانە نزیک بە 700,000 کەمال بەس بەو داتای کەلامە ینی ئەم ڕقەمە بۆ ئەوە فەرقی هەیە مەسەن بۆ نمونە قسەیەکەیە کە گوای سلێمانی و هەڵەبجە لە 135 لە 165 بۆ دهۆک و هەولێرە بەڵام بەپێی پلاندانانی وەزارەتی عێراقی کە پێشتر هەڵبژاردنی پێکراوە سلێمانی 41 هەولێر و دهۆک 59 نەک 35 بە 65 ینی ئەوە بێ ڕێژەی کورسیەکانی منتیقی سلێمانی زیاد بکرێت لەم حاڵەتە ینی ئەمە یەک کێشەمانیە چەندین کێشەمانێ مەسەڵەن بۆ نمونە ئەوەی کە من هەندێک جار وەکو ڕۆژنامە نووس داتامە دەستا بووە مەسەڵەن کوردانی ڕۆژهەڵات دەنگیان ناوە ڕۆژاوا دەنگیاوە بە پارتی بەیەکێتی بە کوردانی ناوچە کوردستانی دابڕاکان بەشداریان پێکراوە هی باکوور هێنراوە دەنگیان پێدراوە ینی ئەگەر تۆ بتەوێت ئەم وڵاتە لە ئاراسێکی دیموکراسی کارکات چ پێویستەکە بۆی کە تۆ حیزبێک بێت پارە خرجکا بە خاتەوەی کە بێت ڕێژەی دەنگەکانی بەم شێوە زیاد بکات ئەگەر ئەمە ئەگەر بیشی دۆڕێن تەسلیمت ناکە بدڵنیاوە تەسلیمت ناکە دەسەڵات چکە ئەو انتخاباتێک قەنەعەتی پێیەتی کە بیکات کە مسۆگەر خۆی براوە بێت بۆ انتخاباتێ ناچێت ئەگەری دۆڕانی تیابێت زانین خۆی شتێکەیە لێ ڕاحقیقەت لەبەرەوەی کە هەندێک جار ئامار و داتاکانیش لەبەرەوەی کە پێویستە تەرەفی بەرامبەریشت هەبێ بۆی کە ئینسافێکی تێدا هەبێ ڕەنگە بۆ ئێمە یەکلا نەبێتەوە لێرە لەبەرەوەی کە هەردوو تەرەفەکە نییە چونکە ئەوەی من میزانمەوەی وێشی زانەوەیە کە لە کوردستانە مەسەرەن هەردوو حیزبەکە تەسیریان هەیە لەسەر کۆمیسیۆنەکانی هەڵبژاردن و لەسەر مەسلەی تۆماری دەنگدەرانیش یەکێتی لە دەڤەری سلێمانی و پارتیش لەم لا تەسیری هەیە و یعنی بە نەوعێک هەردووکیان کاریگەریان هەیە لەسەر ئەو بەشەیکەوە حکمی تیاکەنەوە بۆ شیکەوە کاریگەریان هەیە لەسەری پێم وایە ئەوە کرێ لە ڕێگەی مناقەشەیەکی دوو تەرەفەی نێوان ئەوانەوە تەرەفی دیکەشکەوە لە لایەنە سیاسیەکانە نەمە یەکلا بکرێتەوە کە چۆن چۆنی لا حەزەکەم بۆ بخوێنمەوە لە ساڵی 1994 لە 25/12 کاکنەوشیرە مستفا لە کتێبی بروسکەنامەی سەلات ڕەشید بڵاوکراوەتەوە نامەیە گەنێرەیە بۆ مامجار لە 1994 ئەم ناقەشەیە هەیە ئەڵێ پێڵێت ئەڵێ هەر کەس دەمەکاتەوە گلەی لەو ئەو ڕخنەیە کاکڵێ ئەم دابشکردنە 50 نەعەدالانە خراپە کۆمەلگا نایەوێت و ئەبێ کاتیەوە هاتووە ئەڵێمە ئیسا دوو حکومەتمان هەیە بۆی ئەم دابشکاریەوە یەک حکومەتمان نییە ئەڵێ چکە ئەو کاتە جێگیری وەزیر وەکو یەک دەسەڵاتیانە بۆ لێمە دابەزیوە سەر هەموو ئاستەکان ئێمە ئەومان کرد بە خاتی تێپەڕاندنی قەیرانێک کە لە 92 قەیرانێکیانە بووە بەڵام ئێستا بۆ تەعمیم بووە ئێمە لە 94ەوە سەرکردەکان لە بینی خوانە ئەم ناقەشەیەکەن
ئەنی ڕاستە پارتیوێکی دوکیان بەرپرسیانن چۆن بەرپرسیانی ڕوو ناکەین یەکیان هەردووکیان بەرپرسیان ئەگەر ئیجازە هەبێت لە ڕاستیا من لێرە نابم بە پارێزەری پارتی دیموکراتی کوردستان ئەویان مەسلەیەکی ترە و جەنابیش دووتت کە لەبەرەوەی هەردوو تەرەف لێرە نین و ناشمێ گفتوگۆکە بۆ ئاراستەیە بڕوات بەڵام حقیقەتێکەیە من هەر بۆ بینەرانی ڕوودا و باسیەکەم ئێمە لە 3/11/2021 واتە ساڵێک و 3 ڕۆژ دقیق پێش کۆتایی هاتنی وادەی پەرلەمانی کوردستان لە کۆبوونەوەی سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان لەگەڵ سەرۆکی پەرلەمان داوامان کردووە کە یاسای هەڵبژاردن هەموار بکرێتەوە داوامان کردووە کە تۆماری دەنگدەران بە هەمان تۆماری دەنگدەران ئەوەی کە کاکەمال باسی کرد ئەوەی عێراق بکرێت داوامان کرد پارتیشڵێ منیش تۆماری ئەوە نوێ ئەوە چەند ڕۆژێکە ئەو مەسلەیە هەر باش نییە زۆر باش هەنگاوێکی زۆر باشە من بۆی وتم ئێمە حەزەکەی ناوبڕێکە دین دوای بەردەوامە بینەوە دوسێ جارە پێم بەڵێن من هەر نەویست قسەکە ببڕم باش بینەرای خۆشەویست ناوبڕێکە دێنەوە گەڕێن بینەرانی خۆشەویست دووبارە گەڕانی وڵاتان چوارخۆڵی دانیشتوینێتەوە تاوەکو درێژە بە باسەکەمان بدەین لەسەر هەڵبژاردن لە باسی کۆتا و تۆماری دەنگدەرانە مابووین تۆماری دەنگدەران بەڵێ لە باسی پاکردنەوەی تۆماری دەنگدەرانە بووین لە ڕاستیە یەکێک لە گرێکوێرەکانی ئەنجام نەدانی پرۆسی هەڵبژاردن لە کاتی خۆیان گۆڕینی یاساکە و پاکردنەوەی تۆماری دەنگدەران بووە بۆیە ئێمە پێداگریمان لەسەرەوە کردووە من عەرزم کردن کە لە 3/11/2021 ینی بە دیاریکراوی ساڵێک و 3 مانگ پێش ساڵێک و 3 ڕۆژ ببورن پێش کۆتایی هاتنی وادەی پەرلەمان ئێمە داوامان کردووە کە هەم یاساکە هەموار بکرێتەوە و هەمیش تۆماری دەنگدەران دەستکاری بکرێت ئێمە بۆ ئەمە پشت بە بڕگەیەکی دەستوری عێراقە بەسین دەستوری عێراق لە بڕگەی نۆ لە مادەی 100 باسی ئەوە کات کە مەسلەی ئامار بە حەسری دەسەڵاتی لە اختصاسەکانی دەسەڵاتی فیدرالیە بۆیە ئەمە مەسلەیەکی زۆر گرنگە مەسلەیەکی دەستوریە و ناکرێت لە هەرێمی کوردستان ئێمەش لەو دەستورە لابدەین لەو چوارچێوەیە چونکە ئەمە بەشێکە لەوەی کە پێویستە کات پێوەی پابند بین و پابندبووم بەمە ئەمان خاتە ئەوەی کە پێویستە کات ئەمان خاتە بەردەم بەرپرسیارەتی ئەوەی کە بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق هەڵبژاردن بکەین کە بە پێی داتاکانی وەزارەتی پلاندانانی عێراق هەڵبژاردنمان کرد ئەو کاتە مەسلەی تۆماری دەنگدەران مەسلەی ئەو دەنگانی کە لە دەرەوەی ئەو بازنەیەن لە دەرەوەی ئەو مەسەلانەیەن کە باسکرا من نامێ باسی بکەمەوە ئەمانەمان بۆ چارەسەرەکات کە ئەمانەی بۆ چارەسەرکردین پێم وا بێت ئەوە ئێمەگەی کێتی نیشتیمانی کوردستان کە خۆمان داوای ئەوەمان کردووە زمەی خۆمان بێبەری کردووە لەوەی کە ئێمە تەرەفین لەو مۆزوعە بۆیە ئێمە بەجددی داوای ئەوواکەین کە تۆماری دەنگدەران پاک بکرێتەوە بەجددی داوای ئەوواکەین کە تۆماری بایۆمەتری بەڵام تۆماری بایۆمەتریش بە تەنها خۆی نا بە جیهازی تەحقق لەگەڵ جیهازی تەحقق ئەوە ئەمەوێت بە دڵنیایی بڵێم تۆماری بایۆمەتری ئەگە جیهازی تەحققی لەگەڵ نەبێت نەتیجەکان یان ئەنجامەکان ناتوانێت پاک باشەوە بۆ شوەیە کە ئەمانەوێت ینی ئێستا لەبەرەوەی کە هینێک هەبێت حقیقت خۆی تۆماری دەنگدەرانی 2021 هەبوو هەڵبژاردن پێیکرا بە تۆماری دەنگدەرانی عێراقوا بوو نەتیجەکەش معلوم بوو کە پارتی چەند دەنگی هێنا یەکێتی چەندی دەنگێنەوە حیزبەکانی دیکە چەندی دەنگێنەوە ئێستا هەموو لایەنەکان کۆکن لەسەرەوەی کە ئەم تۆماری دەنگدەرانەی عێراقە بە بنەما وەربگیردێت یاساکەش نابێ بە کێشە بە قەنەعاتی من چونکە یاسا خراپترین یاساشت هەبێ مهمەوە یاسایەکەت هەبێت دواتر ئەتوانی تۆ ڕێکەوەی ئەم یاسایە بگۆڕی ئێستاش مادەم هەر ئیزان کۆدەنگێکی شەیە لەسەرەوەی کە یاساکە بگۆڕدرێت و لە بازنەیەکەوە بکرێتە چەند بازنەیەکی دیکە کێشەکە زیاتر لە یاساکان و زیاتر لە مەوزوعی کۆتاکان زیاتر لە مەوزوعی تۆماری دەنگدەران کێشەیەکی سیاسیە لە بینی یەکێتی و پارتیا کە ئایا چەندە بڕوایان هەیە بە نەتیجەی هەڵبژاردن و چەندە بڕوایان هەیە بۆی کە هەڵبژاردن وەکو میکانیزمێک بۆ گۆڕانکاری سیاسی لە وڵاتە سیر بکرێت ئەمە تەنیا تایبەتیش نییە حقیقت بە کوردستان بڵیت کە ئیتر بەس لە کوردستان وایە لە هەموو شەرقی ئەوسەت وایە
هەڵبژاردن میکانیزمێک نییە بۆ گۆڕانکاریەکی سیاسی کە لە وڵاتە هەیە لە عێراقا زۆربەی گۆڕانکاری سیاسی جدیەکان نەک لە ڕێگەی هەڵبژاردنەوە لە ڕێگەی کۆمەڵێک میکانیزمی دیکەوە کراوە ئەبێ بڕیارێکی کاتێک کە بڕیارێکی یەکلاکەرەوە هەبوو لەلایەن هێزە سیاسیەکانە بۆی کە هەڵبژاردن بە بنەما وەربگیرێت بۆ گۆڕانکاری سیاسی ئەو وەختە ئیتر ئەو گوتارێکەوە ئەڵێ یەک کورسیش بێنم من هەر خۆمم ئەو گوتارە نامێنێت تۆ وای دابنێ مەسەرەن لە هەڵبژاردننی داهاتووە یەکێتی لە پارتی بردەوە وای دابنێ ئەگەر پارتیش گوتی وەڵام من یەک کورسیم هەیە و تەواو تۆ هەرچی دەنگیش بێنی من هەر بە قسەی تۆ ناگەم تۆ چێڵێ و کات کێشەیەکی جددییان کاکەمالی ئاماژەی بە خاڵێکی گرنگدا مۆزوعی چەک مۆزوعی هێزی چەکدارە ئەمە حزب هێزی چەکداری هەبوو نتایجی هەڵبژاردنەکان هەمیشە کە دەژێر پرسیارە زای کاک زریان من قسم لەسەر کۆمسیۆن کرد طبعا هەردوو مۆزوعەکە گرنگە ئیسلاح ئەبێ لە کۆمسیۆن بکرێت ئیسلاح لە یاساکە بکرێت گرنگە یاساکە یاسایەکی کۆنە پێویستی بە ئیسلاح فرەبازنەیە مۆزوعی کۆتاکان هەموو هاوڕام لەوانە ئەو پێویستی بە گۆڕانکاریکی گەورەیە بەڵام تۆ پێش هەموو شتێک کە ئیسلاح لە یاساکەکەی ئەبێ کۆمسیۆنێکی سربەخۆ هەبێ فعلی کۆمسیۆنی محاسەسەی حزبی بێ ناتوانێت سربەخۆ بێت ناتوانێت سربەخۆ بێت لە قراراتی سیاسی حزبەکەی خۆی نەخێر بۆیان نییە چاودێری هینەکە لە ڕێگای نوێنەری خوانە نەک لە ڕێگای هەیە باڵای کۆمسیۆنەوە هەیە باڵای کۆمسیۆن نابێت سەر بە دەستگایەکی حکومی بێ نابێت سەر بە ینی مەکتەبێکی ئەنجومەنی وەزیران یا سەرۆکایەتی هەرێمایەکی سەرپەرشتی ئیشەکانی بکە ئەبێت دەستگایەکی سربەخۆ بێ ولا یاساکەی شەکە ئەگەر گۆڕانکاری تیاکرێ مەفروزە کۆمسیۆن خۆی سەرپەرشتی دانانی کاتەکانی هەڵبژاردن بکات ئەمە نەسلاحەتی پەرلەمان بێ نەسلاحەتی سەرۆکایەتی بێ ئەبێ کۆمسیۆن خۆی سەرپەرشتی مۆزوعی داتاکان بکات تۆمارەکان بکات مۆزوعی دانانی کات چونکە هەڵبژاردن ئەبێ دەوری بێت و ئەمە کۆمسیۆن سەرپەرشتیامی ئیش بکات نەک ئەوەی مەزاجی لایەنێکی سیاسیەوە لایەنێکی سیاسی پێی وایە هەڵبژاردن لە ئێستادا لە قازانجی نییە سێ مانگیتر لە قازانجێتی تەگەرە بخاتە ناو ئیشەکە ئەبێ کۆمسیۆن ڕێگا بەم شتانەدا ئەمە یەکێک لە ئیسلاح گرنگەکان کە کۆمسیۆنێکی فعلا سربەخۆ بێ کۆمسیۆنێکی فعلا سربەخۆ وەزانین لە کوردستانە واقعا نەختێک ئیدە تۆ سیرکە ئەگەر ئەم کۆمسیۆنە بەم شێوە بمێنیتەوە بەم حاسەسی حزب بمێنێتەوە تۆ باسی ئەوت کردوتت لە چەند وڵاتێکی تریشا هەیە لە چەند وڵاتێکی ترا هەیە بەڵام لە کاتێکە کە ئەزمە نەبێت ئەزمەی سیاسی لە بینی حزبەکانە نەبێت حزب هێزی چەکداری نەبێت حزب قراری کاملی لە دەستان نەبێت مؤسساتی پەرلەمانیوانە هەبێت بەڵام لە واقعی کوردستانە ئێستا بینین هەموو ئەمانە هەیە چەقبەسووی هەیە ئێمە ئەبینین کە ینی جمودێکی گەورەی سیاسی هەیە ئەوە تا ئەنجومەنی وەزیران تووشی جمود بووە پەرلەمانی کوردستان تووشی جمود بووە سەرۆکایەتی هەرێم تووشی جمودێکی تەواو بۆ پەیوەندی سیاسیەکانی ئەم دوو هێزە ئەو بۆ هەڵبژاردن ناکرێت پەرلەمان ماوەی خۆی درێژەکاتەوە بە ناقانونی ئەمانە هەموو کێشەی گەورەیە باشە ئەگەر هەڵبژاردن بەم کۆمسیۆنە و بەم یاسا و تەرتیباتانە کرا لایەنێک نەتیجەکەی بەدڵ نەبوو نوێنەرەکانی لە کۆمسیۆنە ڕاستپارت کە تاعنی ئەوە بکەن ئێمە جارێکی تووشی جمودێکی سیاسی تر دێن جارێکی تر ئەکەوێنە ناو گێژا و دەوامەی چەند مانگێکی تری بێنەوە بوونە بەڵام ئەگەر کۆمسیۆنێک هەبێت کە سەر سوڵتەی دادوەری بێ یا مەجموعەی دادوەری تیا بێ نەک سوڵتەیەکی سەربەخۆ بێ لە مەجموعەی دادوەر پێک هات بێت یان لەگەڵ ئەوەی عێراق جۆرێک لە تەنسیقوانە هەبێت ئەمە ئەو کاتە دوابریاری خۆی ئەدات و سەرپەرشتی ئیشەکانی خۆی ئەکات و ئەبێتە هەیئەیەکی مستەقل هەموو قسەکانی ئێمە لە مۆزوعی هەڵبژاردنەکە کاک زریان ئەوەیە کە ئەم هەڵبژاردنە چەند ئەتوانێت ئەم چەقبەستوویە ئەم دوانیەتە کۆتایی پێبێنێت ینی ئەوەی کە بەنسبەت کەسێکی وەکو سەربەخۆی وەکو منەوە دڵخۆشەکەم تەنها لەوەیە کە ببینم هێزێک جا من لەگەڵیشی نەبم دژیشی بم بەڵام هێزێکی تر بێتە ناو معادلی سیاسیەوە لە کوردستانە کاریگەری لەسەر ڕەوشی سیاسی لە کوردستانە بێ تەفعیلی پەرلەمانی کوردستان بکە یعنی ئۆپۆزیسیۆنێکی بەهێز و بەقووت جارێکی تر لە کوردستانە هەبێت و ئەو دوانیەیە کە لە ئێستا لە کوردستانە هەیە وردە من پێشم وایە هەموو لایەنە سیاسی ئەوروپیەکان یعنی ئەمریکا و لایەنەکانی تر کە ئێستا زۆر بەگەرمی قسە لەسەر مۆزوعی هەڵبژاردنەکەن بەشێکی دیوێکی ئەوەیە کە ئەیانەوێت ئەم هەڵبژاردنە ڕۆڵێکی هەبێت لەوەی کە ئەم دوانیەیە بەم شێوەیە ینی بەم شێوە چەقبەستوویە چکەم قسەیەکم لەسەرەوە نییە پارتیە دەنگی خۆی هەیە کە تێ دەنگی خۆی هەیە لە ئەنگری خۆیە دۆستی خۆیە ئەمە ینی با بڵێن ڕێزی گیراوە بەڵام بەم شێوازی ئیشکردنی تا ئێستاکە ئەم سیستەمە دەرکەوتۆ سیستەمێکە پڕ لە ئیشکالێتە سیستەمێکە نامانگەێنێتە نەتیجەیە و ئاڵۆزیەکی زیاتر دروستەکە و دووبەرێکێکی گەورەوە بنیشمانە لە بەغدا چەند کێشەی بۆ هەرێمەکە دروست کردەوە چەند کێشەی اقتصادی لە هەرێمی کوردستان شە دروست کردو بۆیە زۆر گرنگە کە ئێمە بیر لەوە بکەینەوە ئەم هەڵبژاردنە هەموو زەمینەیەکی لەبار بۆی بڕەخسێ بۆ ئەوەی دەرفەت بدرێت بە هێزەکانی تر بە کەسایەتیەکانی تر بێنە پێشەوە و کۆمسیۆنەکەیش ببێتە کۆمسیۆنێکی فعلەن سەربەخۆ کە دواتر ڕێز لە نەتائیجەکانیش بگرێت
و ڕێگری بێ لە تەزویراتوانەوەکو خۆیانەڵێ هەڵبژاردنێکی بێگەردێ هەڵبژاردنێکی بێگرد بە هاتنە پێشەوەی ئیرادەی تر ڕێگەدان بە هاتنە پێشەوەی ئیرادەی تر من پێم وایە کاریگەریکی زۆر گەورەی لەسەر عملی سیاسی لە کوردستان من خۆشبانی بابن خۆشباوەڕی بڵاو ناکەمەوە بەڵام جگەل لە هەڵبژاردن و جگە لەم ڕێگایە چیترمان هەیە خۆ من ڕێز لە بایکۆتە گرم بزانم ئەوش هەڵوێستی سیاسیە ڕێوانە بەڵام جگەل لەم ڕێگایە بۆ ئەوەی بە سلمی ئیجتماعی لە کوردستانە بپارێزین بۆ ئەوەی تەنگەژەکان بەرەو چارەسەرکرد بۆ ئەوەی لە خەمی چارەسەرکردنی کێشەکانی خەڵک و ملت و ئانەبین جگە لەم ڕێگایە و جگە لە تەفعیلکردنی پەرلەمان چ ڕێگایەکی تشکە بێت نییە باشتر و ڕێگە هەرەوە من کاک عەدنان ئەوەی جەنابەتەڵی ڕاستە هیچ ڕێگای تر نییە بەڵام هەڵبژاردنێکیش بۆی کە شەرعێت باتەوە بەم دۆخە خراپە ینی ئێمە بێ بیرلۆکینوانێک کە چۆن لەم دۆخە تێپەڕین من پێم وایە ینی ئەوەی کە سبەبی ڕاگری ئەو دۆخەیە چەند فاکتەرێکی یەکی لەو فاکترانەوەی کە ئێمە بەشێکی لە عێراق کە عێراق بۆ خۆی کێشەی گەورەی هەیە کێش هەر لە هەڵبژاردنە کێشەی گەورەی هەیە کێشەی کاری سەختەکاری هەیە و کێشەی محاسەسەی حیزبی هەیە و کێشەی هێزی چەکداری لە دەروی حکوومەتیش هەیە ئەنی هەمان کێشەکانی ئێرە بە نوعێکی تر لە عێراق باقی ئێمە لەوەرەوە ئەو ناتوانێت شتێک بکار لێرە بگۆڕێ دوم شت ئەو هاوسەنگی هێزەی کە غەرب و وڵاتانی هەرێمایەتی بە شوێنیوان بە شوێن پارتیۆکێتیون کێشەکان لەگەڵ پارتیۆکێتی نییە کە دیموکراتی نین کە دیموکراتی بنیا دیموکراتی نامن کێشەکان ئەوەیە کامیان ئەتوانێت حسەی زیاتری هەبێت لە بردننی نەوت لە هێنانی کۆمپانیای خۆی لە ساختکردنەوەی ینی کوردستان بە بازارێکی کاڵای ئەکسپایر و خراپ هەردووکان لانەکان شەڕان لەسەر ئەوەیە کە کامیان ئەتوانێت بازارەکە زیاتر بۆ خۆی قۆڕەکە و ئەم دۆخەواکە کە پارتیوێکێتی زۆر بێمنەت بن بۆچی چکە ئەگەر ئەم پارتیوێکێتی هێزی چەکداریان نەبووایە هێزێکی ئۆپۆزیسیۆنی و بستنەی گۆڕان کە دروست بوو بم دۆخەی ئێستا ناگەشت هەنگایەکە تو زیاترە چۆ پێشەوە بەڵام ئێستا ئێمە ئەزمونێکمان برسە تۆ باسی ئۆپۆزیسیۆنێکی کاکە مش پێم وایە بێ هێزی ئۆپۆزیسیۆن هەبێ بۆی کە پرۆسەکە پرۆسێکی دیموکراسی و ململانەیەکی نێ بەڵام هێزی ئۆپۆزیسیۆن لە بەرامبەر هێزێکا کە لە دەسەڵات تا بێ و هێزی چەکداری هەبێ کە لە بەرنامەکانی پێشتر باسم کرد 240,000 چەکداریان هەیە کاکە 240,000 چەکدار ینی ڕقەمە لە هەرێمێکی 5 میلیۆن نەسەمەیە یعنی تۆ چۆن ئەم معادلەی ئاگۆڕی هەموو علاقاتی ئەوروپا و غەرب ئەوەی کە هاتوون یەن سەرمان لێن ماڵیان ئاوا بێ خۆ نایەن سەرمان لێ بن بڵێن ئێوە من پێمانەوەی عاقڵ بن دانیشن بەباشی بیخۆن تۆزێک بیر بکەنەوەنێ ئەوان وامان پێڵن خۆ پێمان ناڵن کاکە ئەم وردەکاریە کە ئەبێ ئەم پەڕاو پاکرێتەوە ئەم یاسایە بگۆڕێت و هەڵبژاردن وا نابێ هەتا ئێستا پارتیویەکێتی لە هەرێمی کوردستان بوونەتە بێبەدیل بۆ وڵاتانی ئەقلیمی کەوان باشتر ئەتوانن یارمەتی یاخود لەگەڵ پرۆژە و بەرنامەکانی ئەبرۆن و باشترین پرۆژە لەگەڵ عێراقا عێراق تەعامل لەگەڵ پارتیویەکێتیا پێخۆشتە تاکو لەگەڵ لایەنەکانەکە بۆیە من پێم وابێ ئەم دۆخە باقیە و هەڵبژاردن ناتوانێت ئەو گۆڕانکارە بکە ئیلان پارتیویەکێتی خوان ئیرادیان قەڵەمەکە بۆ هەلێکی پارتیویەکێتی خوان ئیرادیان بگۆڕێ پیان وابێت ئەمە بۆ تەعیبەیەکی گەورە لە هەڵبژاردنیەکە کە لەم هەڵبژاردنانە جار لەگەڵ جار خەڵک بێمتمانەترە بێت دەنگدەر کەمترە بێت و دەنگی ئەوانش کەمەکات ئەزانی کار کەمال خۆی حقیقت هەڵبژاردن نەیتوانێت گۆڕانکاری بنەڕەتی دروست بکات لە کوردستانە بەڵام دیوێکی تری ئەمە شەوێ ئەوەیە کە سیرکە نوعێک گۆڕانکاری درێژخایانی هەر دروست کردووە لە کوردستانە ئەمەش با دیوەکەی تریشی ببینین ویژەوەیە کە سیرکە یەکێتی و پارتی لە هەڵبژاردننی 1992 یەکی چەند دەنگیان هێنا ئێستا یەکی چەند دەنگێنە دەنگەکانیان پلە بە پلە لە 1992 تاوەکو ئێستا کەمی کردووە ئەگەر هەمووی تەزویر بێ ئەم کەمکردنە معنای نییە ینی ناتوانین تۆ بڵێ هەمووی تەزویر کراوە و هەمووی ساختەکاری بووە کێشەکەش بەشێکی بەشە سەرەکیەکەی بە قەناعەتی من پەیوەندی بە هێزە چەکدارەکەەوە هەیە ئەگەر بڕیاری یەکێتی و پارتی ئەوە بێت کە هێزی چەکدار یەک بخەن و هێزی چەکدار لە دەسەڵاتی حکوومەتە بێ ئەو حکوومەتێکەوە هەڵە بژێردرێت حکوومەتە بێت دەسەڵاتی هەبێت لە زاخۆ هەتاوەکو خانەقینیش ئەمە بە فعلی هەردوو لا قبولی ئەمە بکەن بۆ نموناگەر سەرۆکوەزیری هەرێمی کوردستان بڕیارێکیدا لە خانەقینیش جێبەجێ بکرێەوە ئەگەر سەرۆکوەزیری داهاتوو بۆ نمونە کەسێکی یەکێتی بوو لێرەش بە هەمان شێوە ئەوە جێبەجێ کرا ئەو وەختە و هەموو هێزە چەکدارەکانیش ملکەتی بوون ئەو وەختە ئەتوانێت گۆڕانکاریێکی دروست بێت بەڵام ئەگەر کارەوانێت لە پەرلەمانی یەکەم لە 1992 کێ بوو بە ئەندام پەرلەمان زۆربەی سەرکردەکانی پارتیۆکێتی بوون بەڵام ئێستا کێ بێ بە ئەندام پەرلەمان لە پەرلەمانە
یعنی بۆ خۆی کوالەتی پەرلەمان هاتوتە خوارەوە کەم بایەخبوونی پەرلەمان تۆزێک ڕەنگە گۆڕانکاری من پێم وابێ حاڵەتێکی ئاساییە، ینی ناکرێتە تا سەرکردەکانی یەکێتی و پارتی لە ناو پەرلەمان و لەسەر کورسی پەرلەمان دابنیشن، بەڵام پێم وایە پێویستە ئەو سەرکردانەی کە کاریگەری و خاوەنی بڕیارن بەڵێ زۆرێک لە وڵاتە دیموکراتیەکەکانیش خودی سەرۆکی حیزبەکان ئەچنە ئەندامی پەرلەمان. ئەوە قسەیەکی جیاواز، قسەیەکی جیاوازە کاعدان لە شوێنێکا باسی دوانەی یەکێتی و پارتی کرد، بەڵام سەی کە یەکێک لە کۆنترین دیموکراتیەکانی دنیا بەریتانیایە. بەریتانیا تا ئێستا درێژی 100 ساڵ زیاترە تا ئێستا لەیبە و کۆنسەرواتیڤ پارتی کرێکاران و پارێزگاران لە ململانێن، بەڵام لەگەڵ کاعدنانم کە شێوازی ئیدارەدانی ئۆپۆزیسیۆن جیاوازە کە یەکێکیان لە حکومە بن ئەویتریان لە ئۆپسیۆنە. من بیرمە ساڵی 91 و لە ساڵی 92 لە دوای ئەوە یەکێک لە پێشنیارەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوە بوو کە یەکێکمان لە حکوم بین ئەویترمان ئۆپۆزیسیۆن بین. ئەو پێشنیار ئەوە پەیوەندی بە دۆخی سیاسی بۆ ژینگە ناتەندروستە هەیە کە لە هەرێمی کوردستان هەیە، هەمووش بەڵە بەشێکی بێمتمانەیە. من نکۆڵی لەوە ناکەم بەشێکی بێمتمانەیە بۆ ئەمەی کە ئێستا ڕوەدات پەیوەندی بە بێمتمانەی نییە، پەیوەندی بە بێمتمانەی نییە. ئەم بێمتمانەیە کە بەڕاستی قەزی کورد زۆر ینی ئەمەی کە لێرە هەیە تەنیا پەیوەندی بە ئێرەشەوە نیە، پەیوەندی بە چارەنووسی هەموو کوردەوە هەیە. ئەمە یەک دوو ئەو نمونەی دەسەڵاتداری ئەگەر کورد بێت و هەر هەمان نمونەی وڵاتانی منتیقەکە دووبارە بکاتەوە ڕەنگە زۆر داهاتوویەکی درێژخایانی نەبێت، بەس کە تۆ نمونەیەکی دیموکراتیکی تۆزە باشتر پیشان بدەیت ڕەنگە زیاتر مەقبولیەتت هەبێت لە ئاستی نێودەوڵەتیدا. تاوەکو سەوەکو کاکەمالیش باسی کرد زۆرێک لە وڵاتان کە دێن مەسلەی هەڵبژاردن، مەسلەی دیموکراسیەت، مەسلەی ئازادی ئەم جۆرەشتان ناکەنە پێوەرێک بۆ هەڵسەنگاندن بۆ هەرێمی کوردستان. بە دڵنیایی ئێمە من لەبەرەوەی جارێکی ترە سمۆسە مەسلەکە بابەتەکە بابەتی گفتوگۆکەی ئێمە بابەتی دایالۆگەوە بابەتی قسەکردن لەسەر ئەوە نییە کە ئێمە لێرە دیفاع لە سیاست و استراتیژی یەکێتی نیشتیمانی کوردستان بکەم و لە بەرامبەر ئەوە ئینکەم، بەڵام حقیقەتێکەیە کە ئەوەی کە ئێوە باسان کرد لە ڕاستیە هەندێک لە قسەکانیەوە قسەکانی منیش بوون، من لێتان ناشارمەوە من پێم خۆشە ئەوە بەو ئاراستەیە لە ڕاستە بە جۆرێک لە جۆرەکان شۆڕبوونەوەی ئەو بێمتمانەیەیە کە وای کردووە و ئەو شۆڕبوونەوەی ئەو بێمتمانەیە یان دروستبوونی ئەو بێمتمانەیە وای کردووە کە تیمی ئێستای ئێمە لە حکوومەت ڕەخنەی هەبێت و جۆرێک لە هەڵوێست وەربگرێت. بەڵام من لەبەرەوەی لە بەردەمەوەین کە لە سەرەتای بەرنامەکەەوە قسەمان کرد کە بەرەو دانیشتە ڕۆین بەرەو گفتوگۆ ڕۆین و ئومێدی زۆرمان لەسەر ئەوە هەڵچنیوە کە ئەم گفتوگۆیە بە ئاراستەی خاوکردنەوەی ژینگە گرژە سیاسیەکە بێت و بە ئاراستەی ئەوە بێت کە چارەسەری کێشەی یاسای هەڵبژاردن، مەسلەی کۆمسیۆن، مەسلەی هێز و یەکخستنی هێزی پێشمەرگە بکات و مەسلەکانی تریش بە دوایەکات، چونکە کۆی ئەم مەسەلانە دوجار بیرمان نەچێتەوە. پەیوەندی بە ژیانی تاکی کوردەوە هەیە، پەیوەندی بە ژیانی هاوڵاتیەوە هەیە و ئەوەی کە نیگەرانی دروست کردووە بە تەنهاوە نییە کە دوو هێزی سیاسی بەرنمەکانیان دژ بەیەکە، بە تەنها پەیوەندی بەوە نییە کە دوو هێزی سیاسی لە سیاستکردنی یەکتر لە شێوازی ئیدارە لە کەلتوری سیاستکردنی یەکتر نیگەرانە، پەیوەندی بەوە هەیە ئەگەر ئیجازەم دەی بە تەنها بە یەکشتەڵێم پەیوەندی بەوە هەیە کە ئیستیقراری هاوڵاتی سەقامگیری لە کوردستان خستوەتە بەردەمی مەترسی و ژیانی تاکی خستوەتە بەردەمی پرسیار. کێشەیەکم بۆ دروستەکەی دوای کاگاتنام دلێم لێگاڵە وەختی پێنەداوم وەختەی ئەخیر ماوە بیدین کاکەمال تووڕەوە دوو خاڵ بە کورتی بڵە باش بە کورتەکەی خاڵی یەکەم ئەوەیە کە ینی طبعاً باسی دوانەیەکە لەوە نیە دوانەیەکی سیاسیە، چونکە دوانەیەکی سیاسی دەسڵات و ئۆپۆزیسیۆن بێت زۆر گرنگە ئەوەیە سەقامگیری دروستەکە. دوانەکەی سەبەوە بە دوانەیەکی جوگرافی کە هەموو نەزانین دوو ئیدارە و دوو منتیقەوانێ، بەڵام ئەو خاڵی کە زۆر گرنگە بەنسبەت منەوە ئەو شەوەیە کە هێزێکی گەورەی بایکۆت هەیە لە کوردستان، هێزێکی گەورەی بایکۆت هەیە لە کوردستانە، بەرەیەکی گەورەی بایکۆت هەیە. ئەگەر کۆمسیۆنێکی باش و یاسایەکی باش هەبێت ئەم هێزە بێتە پێشەوە بە فعلی گۆڕانکاری لە واقعی سیاسی کوردستانە هەبێت با ئەگەر بەو هەموو کەم کورتێش کە لە سیستەمەکە هەیە. زۆر سپاس کاکەمال فریا ناگەین لەبەرەوەی تەناشتێکەڵم ئەڵام هەڵبژاردن پێویستی بە دۆخێکی ئارامە، پێویستی بە متمانەیە کەیسانیمانە. دەست خۆش
بینەرانی خۆشەویست گفتوگویەکی چڕوپڕمان کرد لەسەر هەڵبژاردن تا کاتێکی تر خواتان لەگەڵ چاوتان با لەسەر ڕوودا بن.